25 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دیژیژنانە و لەم ڕۆژەدا لە سەرتاسەری جیهانە و بە هەرێمی کوردستانیشەوە کۆمەڵێک چالاکی هۆشیارکردنەوە بەڕێوەچێت بۆ ئەم یادە. ڕاستەکەی پیاوان وەکو ژنان خۆشیان کە بەشێکن لە دروستبوونی ئەو حاڵەتە ئەو دیاردێ لە نێو کۆمەڵگەدا، پیاوانیش ڕۆڵێکی گەورەیان هەیە و دەستێکی باڵایان هەیە لەو مەسەلەیەدا و هەموو ئەو کەسانی کە لەسەر ئاستە جیاجیاکان داکۆکی لە مافەکانی ژنانەکەن پێم وابێ ئەوانیش هەم بەشێکن و ئەو قسانی کە ئەیکەن زیاتر قسەی ڕووکەش و شکڵیاتن، یعنی نەچۆتە بواری ئەوەی کە مەسەلەن پیاوانیش بۆ پەڕی قەناعەتەوە ببنە بەشێک یا لایەنگیری مافەکانی ژنان بن. بەڕاستی لە هەرێمی کوردستان نەخێر ئەو یەکسانیە بەدی ناکرێت کە لە کۆمەڵگەی پێشکەوتوترە دەبینرێت. لە ڕاستیە هەوڵ و تەقەلای ژنانیش، یعنی ئەگەر بڵێن وەکو پێویست نییە لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی ژنان بە تایبەتی نەیانتوانیوە وەکو پێویست کۆمەڵگا تەنانەت ژنانیش وشیار بکەنەوە کە داوای مافەکانیان بکەن. یعنی دایمەن ژنان لە هەرێمی کوردستانە وەکو جانبی دووەم خۆی بینیوە. نەمبیستوە ناوەڵان ئەوە بێ ڕێکخراوی مافی ژنان، ڕێکخراوی فیمینیزم، ئەوە بێ ئەو زیاتر خەڵک ئاگادار کاتەوە بۆ ناوەی بە پیاو کرابێ کردوێتی، بەڵام زیاتر شتەکە لەلایەن پیاوەیە کە ئەم توندوتیژیە کرێت، بۆیە زیاتر ڕێژەی پیا و بەرچاو کەمتر بەرچاوە بە ڕێژەی ژن، یعنی ئەبێ خۆپیشاندانەکە زیاتر بەلایەنی ژنەوە بێ. وەکو وتم زوڵمەکە لەلایەن پیاوە ئەکرێ، جا پیا و کەمتر خۆپیشاندانەکە. طبعاً لە ناو خوێندنگەکانە باس کراوە سەبارەت بە توندوتیژی دژی ئافرەتان، بەڵام ئایا ئەمە بەسە تا کە لە خوێندنگەکانە باسەکرێ؟ ئەمە بەسە؟ ئەبێ هەوڵی زیاتری بۆ بدرێ. ئەو کەسانێکی خۆیان ئەسووتێن یا خۆیانە کوژن یان ئەیان کوژن، تێگە لە من ئافرەت حەقی ئەوەی نییە کە ئەویان بەسەرا بێت، ئیتر ئەگە مەگەرێکی لەسەر یا بێشێت بێ. ئینسان لە سێشتەوە ئەمە ڕوویات، یا مەوادخۆر بێ، یا حەبخۆر بێ، یان مەشروبخۆرێکی زۆر پیس بێت، حدەسی بشێتە عایلێ خۆی بیسووتێن یا بیکوژێ. ژنە ئینسانێکی عاقڵ یا ئینسانێکی کاسبقەل ئەویشە ناکات. ئەبێت حکومەت بەڕاستی کە خۆمەگەر خۆم شخصی خۆم دەستم بچێتە عایلەکەی خۆم بیکوژم، ئەبێ حکومەت بێت لە لای سەرا من هەڵواسی عیدام بکە بۆ شتیش بێت بە دەرس. عەدالەت نییە ئایان خەنە سژنەوە ملیان پانەکان گۆشت و بریشک و برنج و فاسۆلیانێنێ و ملیان پانەکان تەواو. هەیەکیڵێ ناموز هەنێکی دوژمنات یانێکی عەداوەتە، هەنێکی ناگون دەبیانوە ئیترەوەیە ئەکەی بە هەوڵە بێ، ئەبێ سەبەبەکەی حەلکەی نای نەوەڵاحتی تاوە نابێ. سەبەبەکە چۆن تێ حەلکردن؟ عەقڵێتی خەڵک بگۆڕی، لەن سەبەبەکەی تێ پێشتر حێلەکەی بۆ بدۆزیتەوە، ڕێگە ڕاستەکە چۆنە لە هەنگاوی سەرەتاوە بۆ دوای بڕۆی. ئەوانەوە ئیشی حکومەتە، ئیشی ژنانە، ئیشی ڕێکخراوی ژنانە. خۆی لە هیچ شوێنێکی دنیای ئەمە شتێکی مرۆڤانە نییە و یاسای زۆرشمان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانی کە توندوتیژی بەرامبەر ئافرەتەکان و هەروەها دەستگای زۆر باشیشمان هەیە کە ئافرەتانە پارێزێت لەو ڕووەوە. ئەنها من وای ئەبینم کە ئاسی سەقافی کۆمەڵگا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوشتنی ئافرەتان زیاتر بێ، یاخود کەمی هەندێک دەستگا کە پاڵپشتی ئافرەتەکان بکە پشگیریان بکە لە هەنێ حاڵەتا کە ڕووبەڕووی ئەبنەوە. بۆ نمونە هەندێک ئافرەتمان هەیە لەگەڵ کەسێکا تیژگیراوە، یعنی داوای لێکە ئەڵێ گەر تۆ فلان کارم بۆ نەکەی من تۆ ئەکوژم. ئەگەر لێرانە دەستگایشی باش هەبێ کە پاڵپشتی ئافرەتەکە بکە، ئەوە لەو کاتە ئافرەتەکە زۆر بە ئاسانی توانێت زاڵێ بەسەر ئەو شتی کە بەسەریا هاتووە. ئەگەر ئێمە سەیری ساڵانی ڕابردوو بکەین لە ناو کۆمەڵگەی کوردەواری ئێمەیە، ئەگەر ئافرەتێک لە شوێنە ئیشێکی بکردایە خەڵکی زۆر بەلایەوە عیب بوو، بەڵام ئێستا وردە خەریکە شتەکە ئاساییە بێتەوە. ئەمەش پیلان بۆ داڕێژراوە. بۆچی؟ چونکە
پێشتر نائاسایی بوو مەکتەبەکان تێکەڵ بن بەڵام ێستا شتێکی زۆر ئاساییە یعنی ئەمە هەستەکەم کرانەوەی ئافرەتانی زیاتر لە یەکەوێتەوە نەک لێرە لە کۆمەلگا ئەوروپیەکانیشا زۆر جار مافی ئافرەت خوراوە نا هەموو کێشەکەس یعنی لە هیچ شوێنێکی کۆمەلگا لە هیچ شوێنێکی دنیاە خەتا لەلایەن یەک کەسەوە نییە ئەگەر من خەتایەک با بڵین من خەتایەک بکەم لە بەرامبەر ئافرەتێکە بێگومان بە هۆکارێک هەیە بۆ ئەوی کە خەتایەک مرۆیان ئەگەر زۆر جار ئافرەتێک خەتای بکە بەرامبەر ڕەگەزی بەرامبەر هۆکارێک هەیە يعني وەکو بژن هەموو کۆت يعني هەموو وەختەیەکی ئەو زەڵۆم يعني وەکو بێشتن پچە خول ژنێ يعني بەرزتر بینیت ئێوەش بێشتن يعني من هیماتۆم پترە ژنێ بەرهەندێ ئەگەرنا هەموو مرۆڤەکە يعني ئێکسۆنن و ئەگەر مرۆڤ بەرە خوب کاتێ بێژین زەڵۆم پچەک سەید کات يعني بەرەخت کاتە خو بمازن بەس ژنێ پچەک خو کێمتر و يعني زەڵۆمی ئەوەی هەیە يعني قوات ئەو شتەیە و بچیت يعني سەر ئۆفرەتێکی بەرهەندێ نا طبعا هیچ کۆتێک يعني وەکو بێژن چەپڵەت دەستەکەینەوە تا قوتان يعني vêtin herdû lane lane zalomî lane yani ofretê jinê jî vêtin her du kopêk ve vêt yani jin hindek tişt biketin ku ev zalama yani ku nêlîtin tund jî bikete ser û vêt zalamî jî bixwe yani hizir biketin ku ev jine yani ئەگو بژێت ئامانەتێک ئەیکا بەڵام مەسەلەن وەکو هەموو وڵاتەکانی تروایە توندیتیژی هەر لەم وڵاتانی هەر لەم هەرێمانی نەخێر کەوتۆ سەر ئینسان خۆی من خۆم باوەڕم پێی نییە بەڵام خەڵکیشەیە مەسەلەن لەوانەیە لای احتیادی بێ هەرێکی بە جۆرێک تاکە چارەسەر وەعیکردنە زۆر ڕۆشن بیر بکرێ پیا و زیاتر بەو شکڵی کە ببێتە شتێکی ناشرین لەلای بەسەوە واللهی بەباشی نابینین نەبێ باشترە تونگونتیژی نەبێ بەرامبەر بە ژنان بە ژنان ژە بە مڕاعاتی پیاوەکانیان بکەن بۆی بەلاڕیان نیان بنەوانێت تووشی تونگوتیژی بن بازێک کات زۆربەی کات ڕێژەکە لە پیاوە زیاتر بێ بەڵام لە ژنانیش وەکار هەن هەرەوە نییە بڵێ وڵا هەر بەتەینا پیاوەکە تونگوتیژیەکە هەیە پیاویش هەیە تونوتیژی بەرامبەر کراوە دەرکراوە لێ دراوە ئەم شتانە هەر مرۆڤانە نییە سوتاندنی ژن کوشتنی ژنان چونکە ئەویش هەر مرۆڤە ئەویش تاواکەری ئیسانەکەی ئەویش تاواکەری پیاوەکەیە بۆچی هەستی بیکوژنی بۆچی هەستی بیسووتێنی لە پێناوی چییە؟